پێشمەرگەیەکی دێرین و دڵسۆزی سنووری مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری بە ڕووداوی هاتوچۆ کۆچی دوایی دەکات و کەسوکارەکەی هەرزوو لەلایەنی بەرامبەر خۆش دەبن. عوسمان فەقێ فەرەج پێشمەرگەی دێرینی کۆماڵ لە کاروانی ڕابوونی ئیسلامیدا پێشمەرگەیەکی دڵسۆز بووە و لێبڕاوانە لە پێناو ئاینی پیرۆزی ئیسلام تێکۆشاوە. کوڕێکی زمان پاکی دەستپاکی داوێن پاک بووە، یەکێکە لەو پیاوانەی فەراغێکی دروست کردن ناو خزم و کەسوکارەکانمانە. ئەم پیاوە لە ڕووی دینداری و ئەهلی مزگەوت بووە، بەردەوام خەرکی تەقوا و عیبادەت بووە، یەکێک بووە هەر لە سەرەتای گەنجیوە تا ئێستا لە پێناوی دینە، لە پێناوی خواناسیە هەوڵی یاوە. دیارە بنەماڵی ماڵی کاگە عوسمانی مەلافەرەج خۆی گەڕە مۆفەقیان کا بنەماڵەیەکی نیشتیمان پەروەرن. پێشتریش برایەکی تریان ڕژێمی بەعس ئیدامی کرد لەسەر کوردایەتی و ئێستش کا عوسمان خی گەورە ڕەحمی قیامەتی پێ بکە ئینشاءالله. ئێمە بۆ 15-20 ساڵەچێ بە یەکۆین لەگەڵ کا عوسمانە. کا عوسمان کاتێک هاتووە بووە بە لە زمانی بزوتنەوەی ئیسلامی هاتووە، لە کۆمەڵ ئیسلامی بەردەوام بووە. ئێستاش ئەوە بە کارەساتێکی دڵتەزیێن بەڕاستی جێگەی ئەسەفەکە بەجێ هێشتین خی پەروەردگار بە بەهشتی بەرینی خۆی شادی بکە. پیاوێکی دانە بڕاو بوو و خۆی و بنەماڵەکەیان و کوڕی و خێزانی و هەمویان لە خزمەتی ئەم کارە ئیسلامیا بوون. هاوڕێ و هاوسەنگەرانی و پێشمەرگە دێرینە دەڵێن عوسمان فەقێ هەمیشە لە خەمی گەیاندنی پەیامی قورئان و سوننەتدا بووە و هەر لە سەردەمی لاوێتی و گەنجیدا پەیوەندی بە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی پێشەوە کردووە و دواتریش لە خەبات و تێکۆشان لەناو کۆمەڵی دادگەری بەردەوام بووە. مامە عوسمانم پیاوێکی خواناس و دیندار بوو، ئەلحەمدولیلا خەڵک زۆر لێ ڕازی بوو، ئەهلی مزگەوت بوو، یعنی بە بەردەوام هاتشوی مزگەوتیە کرد، هەتا خۆی بانگی بەیانیانیەدا و زۆر دڵی لای ئەو مسلمانانەی غەزە بوو بەڕاستی. یعنی ئیتر قەدەری خۆ ئەم ڕووداوی بەسەر هاو لە ڕووداوێکی حادیسا لە لای فولکەکەی سەرا و تووشی ئەو حادیسە بوو تقریبا لە ڕۆژی یەکشەمەوە هەتا سێشەمە ماوە لە خەسەخانە. ئێتە هەر بە ڕووداوش کۆچی دوایی کرد. عوسمان فەقێ فەرەج لە ساڵی 1962 لەدایک بووە. لە 21 چواری 2024 لە نزیک سێ سادەق تووشی ڕووداوی هاتوچۆ بوو. پاشمانەوەی لە نەخۆشخانە بۆ ماوەی 72 کاتژمێر بەوەی سەختی برینەکەیەوە کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی سێ سادەق بە خاک سپێردرا. هەر لە گۆڕستان و لە کاتی ناشتنی عوسمان فەقێ فەرەج کەسوکارەکەی لەلایەنی بەرامبەری ڕووداوەکە خۆش بوون. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، سەی سادەق.